کۆمەڵێک شتەیە وا ئەکا مێشکت بەباشی بمێنێتەوە. جارێ با یەکەمیان باز لەباری دەرونی بکەم. زۆر خەفەت خواردن، زۆر گەورەکردنی مۆزوعەکان، ئەمە زۆر زۆر خراپ. یەکەم باری دەرونیت ئەوەی تر تێگەیە. دووهەم توانەکانی مێشکت دا ئەبەزێنێ. بەڕێزان زانایانی کۆن و تویانە زۆر خەفەت خواردن عەقڵ کەمەکات. بەڕاستی ئەو قسەیە زۆر ڕاستە. زۆر خەفەت خواردن عەقڵی ئینسان دا ئەوەزێنێ. عەقڵ ئیتر نەک ژیرەکی و تەرکیز و یاد بکە. باشە هەوڵ بە هەمومان ناخۆشیمان بینیوە. من بەقەد ئینسانێکی 80 ساڵە لەوە چێ لە تەمەنی 25 ساڵیمان بەقەد ئینسانێکی 80 ساڵە ناڕەحەتی و ناخۆشیم بینی بێ. یعنی کیمیابارانی هەڵەبجەم بینیوە، ئاوارەیم بینیوە، فەقیریم بینیوە، لێم ماوە بۆ خارج زەمانێت سجنم بینیوە، یعنی زۆر ناڕەحەتی و بەس زەرەرم بینیوە، هەرزاریم بینی، یعنی زۆر شتی ناخۆش لە ژیانمان ڕوویاوە. هەمیشە کاتێک کە شتێک ڕووی ئەیە بۆ نمونە ساڵانێک ڕۆشتم تاسبیم کردو و پارەم پیا کردو ئەم خستە ئیشێکەوە هەمووی ئەفەوتا ئەڕۆشتم. چی بکەم؟ دانیشم خەفەت خۆم ناڕەحەتکەم. من تەنها بیرم لای دووشت. یەکەم وەزعە دروست نەبێ خوا لێمان بڕەنجێت، ئەمە یەکەم. دووهەم ئەم شتانە وام لێ نەکا تەبیعەتم ناخۆش ببێ و وام لێ نەکا جارێکی کە بڵێم وەڵا ئیتر ناچم بەدەم کار و کەسابەتەوە، ئیتر ئیش ناکەم، ئیتر ناچمەوە پرۆژەی تازە. و بەڕاستی بەمە توانیم بەسەر ئەو هەموو ناڕەحەتیانە کە لە ناخۆشترین و ناسکرین کاتەکانی ژیانمان بینیومە تێپەڕم و دانەنیشتم وەکو خەڵک دانیشم خەفەت بخۆم بە درێژایی ئەو ماوەیە، بە درێژایی ئەو ماوەی کە خۆم ئەو هەموو ناڕەحەتیانە بەسەر هاتووە. من وەکو ڕاوێژکاری ئیشم کردووە بۆ چارەسەری کێشەی خەڵک، کێشەی دەرونی. طبعاً بۆ زۆر زۆرمانەوە بووم چونکە ڕۆژی وا هەبوو یەک دوو کەیسم ئەبینی تا ئێوارە مانوو بووم، مانووشکە زۆر زۆر بزەتەوە، زۆر زۆر مانوو دەکەم. بەڵام لەگەڵەوەشە قسەکەم لەسەرەوەیە منە بۆیە بە خەڵکم بوو تا کاکە ورە بەرەبەر خۆت و ئەمە بکە ئەو بکە و ئاوا بکە و وا ڕێنمایەکان جێبەجێ. بۆیە ئەگەر ئایندەی خۆتی لا گرنگە، ڕاستە لەوە چێ زەرێرە کرد بێ، ڕاستە لەوە چێ کێشەی زۆر ناخۆش بەسەرا هات بێ، ڕاستە لەوە چێ کەسێکی ئازیزت مرد بێ، بەڵام چوونە ناو ئەوەی کە هیچ حساب بۆ ئەوە ناکەی کە ئەمانە مادەم تۆ مصیبەتن و خوای گەورە بەخێر بۆتە نووسێ، لەوە چێ لە حکمەتی ئیلاهیا ئەمانە خێری تیابێ بۆ تۆ، تۆ ئامادە نیت ئەم زیرێکشە بەکاربێنی کە پێڵەن زیرێکی عاتیفی، ئەم زیرێکشە بەکاربێنی تو ئەو شەوە خو دەرباسکەی بە خەفەتەوە نەژیت. زۆر ناڕەحەتی بڕۆ ببەخشە، زۆر ناڕەحەتی بڕۆ دوعا بکە، زۆر ناڕەحەتی بڕۆ سەیرانێ بکە، بچۆ بۆ لای ڕەفیقێکت، بچۆ بۆ لای دۆستێکت، یعنی هەر چۆنێکت کردووە مەکەوەرە ژێرباری ئەوەی کە زۆر زۆر خەفەت بخۆیت و خۆ ناڕەحەتکەی، چونکە ئەمە لە عەقڵتدا ئەبەزێنێ و لە توانەکان زۆردا ئەبەزێنێ. ئیتر خۆتە زانی ئەمە یەکەم شتی دەرونی کە زۆر گرنگان نێڵی باری دەرونی زۆر تێکچێت. ئیتر خۆشت زۆر زۆرە، یعنی ئەوترێ تەنها جەماعەتێک هەن ئێستا هیچ کێشەیان نییە، ئەوانم کە ئێستا لە قەبرستان لە کاتێکا کە ئێمە ئیماندارین ئەزانین هەندێکیان لە مەودای کێشەکان دەست پێ. بەڵام بەڕاستی یعنی ئەوەی ئەڵێ بەچیە ئەزانی ئینسانێک زینوە، عادەتەن ئەزانی کە دڵی لێ ئەیە و هەناسە ئەیە یا هەناسە نایە، وانە دەی من خاڵی دەرونیەکەی پێ بڵێم کێشەشی هەیە. یعنی هەموو ئینسانێک لەم سەرزەویە هەر کێشەیەکی هەیە. لەبەرەوە یەکێ لە شتە خراپەکان ئەوەیە هەموو کەسێ وا ئەزانێ کێشەکەی خۆی لە هەموو کێشەی خەڵک گەورەتر. وا کابراژ ئەڵێ من واقع بینم، ئەو واقع بینیە کە کێشەکەی خۆت بەلاوە لە کێشەی خەڵک گەورەترە. لەبەرەوە یەکەم باری دەرونی خۆت هەوڵ بە بپارێزە، ئەزانی شوێنێک ئەبێ بە خەفەت بۆت، ئەزانی مەوزوعێک ئەبێ بە ناڕەحەتی بۆت، خۆتی تێمەخە، خۆتی لێ دوورخەرەوە، ئەزانین بە خەفەت خواردن حەل نابێ بڕۆ خۆ مەشغوڵکە. ئەلموهیم من شانازی ئەەکەم یەک دوو کاتی زۆر ناخۆشی ڕابردووی ژیانم کە ئێنمەوە بیر لەو کاتا کتێب بخوێندوێتەوە و ئێستا بە شانازیەوە ئەواڵێم. یعنی ئەو پەڕی شانازیە بۆ من
کە ئەو ڕۆژەی کە مەسیری من زۆر بە ناخۆشی دیاری کرا و وەزعم زۆر خراپ بووە لەو ڕۆژا وتومە خەفەت خواردن ئیسفادەیەکی نییە کتێبێکم کردو بە دەستم کرد بە کتێبخانەوە بە تەرکیزەوە وەتو هەوڵم ماوە لەگەڵ ئەو وەزعە بتوانم تەرکیزکەم بۆی تەرکیزم باش بێت بۆیە ئەمە یەکەم باری دەروی دووهەم باری جەستەی بەڕێزان ئەم مێشکەی ئێمە بە ئۆکسجین ئەمێنێتەوە چەند چرکەیەک ئۆکسجینی بۆ نەڕای یعنی جەڵدەیە لە مێشکت وە حسابتان ڕۆ ئۆکسجین هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە مێشک و عەقڵ و یادگەر بە باشی ئیشکە جارجارە بچۆ چەند هەناسەیەکی قوڵ بە خۆ تەبعەن ڕابکەی زۆر باشە وەرزشکەی زۆر باشە بەڵام با بڵێن ئەو شتانە ئەکەی یاناکەی لە شوێنەکەی ئەو هەواکەی باشە یا خراپە ئەلموهیم ئەتوانی چی بکەی هەناسەی قوڵ هەڵمژی بیهێڵیتەوە دوایی بەدەم هەناسە بیتەوە و ئەمە بکە بە عادەت ڕۆژانە 2-3 جار هەر جاری نزیکی 7-8 جار 10 جار هەناسەی قوڵ بە ئەمە یەکێکە لە هەرە باشترین دەرمانەکانی باشکردنی هەم باری دەرونیت هەم تەرکیز و سەرنج و یادگە و توانای فێربوون ئەمەی کەم پێم وتی جێبەجێکە چکە جێبەجێنەکەیت لە مۆزوعەکە ناگۆڕێ ڕۆژی 2-3 جار هەر جاری 6-7 جار ئەتوانی هەناسەی قوڵبەی ئەمە وەک وایە باشترین دەرمانی ئەم سەر ئەرزەت بەکارهێنابێ بۆ یادگە و مێشکی خۆت خاڵێکی تر بەڕێزان ئاو خواردنەوەیە ڕاستە ئاو خواردنەوە بۆ گورچی لە زۆر مهمە بۆ نەخۆشیەکانی گورچی لەو میزەڵان بەڵام لە ڕاستیە ئەگەر ئینسان ماوەیەکی زۆر تینووی ببێ ئەم تینویەتیە کاریگەری لەسەر مێشکی بەجێ هێڵێ بۆیە ئاو خواردنەوە بە تایبەتی ئەوەی کە سەعیەکە هەوڵ بە دەبێک ئاو عادەتەن ئەگەر دەبە نەبێ و شوشە بێ زۆر باشترە بەڵامی تر ئێستا دەبە ئاسانە هەمومان هەرچەنە ئەزانین لە ڕوو تەندروستی و باش نییە بەڵام ئەلموهیم بتوانی زوو ئاو بخۆیتەوە شتێکی تر کە خواردنی باشە چەند شتێکن بۆتان ئەژمێرم بەڵام بایەکەم جار پێت بم هەوڵ بە حەجمی ئەو خواردنانەی کە لە ئارد و لە شەکر دروست کراوە کەمی کەرەوە ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵک خراپترە بێت ئەنواع سەرەتان سەرهەڵەیە ئەلزهایمەر فقدان ذاکیرە خەڵەفان زۆربەی زۆری پەیوەندی بەو شتانەوەیە کە تۆ ئەی خۆیت و ئارد و شەکری تا بەکارهاتوو کەواتە ڕێنمایەکە ئەوەیە تا ئەتوانی بەرەبەرە ئارد و شەکر کەم کەرەوە ئەی چی زیاد بکەین چەرەسات لە گوێزە و بادام و فستەق و ناوکە کوولەکە و ئەمانە زیادکە میوە و شکراوەکان زیادکە و چایە گیاییەکان هەوڵ بن زۆربەمان دائیمە چای ڕەشەکن بەڵام چای گیاییەکان زۆر ئاسانن ئێستا پێتەڵم چای چی بۆ نمونە تۆ تۆزێک ئاو ئەکەیتە ناو قۆریەکەەوە یەک تۆز دارچینی تێکە عادەتەن مەچن ئەو دارچینیە بکڕن توێکڵی درەختەکە و ئەزانی دارچینیە و توێکڵی درەختێک هەیە بۆنی زۆر خۆشە ڕێک هەمان بۆنی دارچینی بەس دارچینی نییە دارچینی ئەسڵ بکڕە دارچینی ئەسڵ هەشە بەهاڕاوی عادەتەن دارچینیەک هەیە لولێکە سافە لە دوکانەکانە بڕۆن ئەوە بکڕن بۆ نمونە تۆزێ دارچینی ئەکوڵێنی زۆر ئیسفادەی هەیە و چایە گیاییەکان ڕۆزماری علمیەن بەپی تحقیقات یەکێکە لە باشترین دەرمانەکانی مێشک و یادگەر و زۆریش ئاسانە یعنی ئەسڵەن سلێمانی پڕە تۆ بڕۆ بۆ دەرمانخانەیەشی گیایی بۆ نمونە ئەتوانی بڵێ کەمێک ڕۆزماری وشکم ئەوێ یان ئەگەر بیر لە ئاهینێک بیهاڕی باشتر تۆزێکیەکەیتە ناو پەرداخێک ئاوی کوڵاو ئەهێنی تێیەکەی سەری ئەگری بە قاپێک دوای چارێکێ 20 دقە بیپاڵێەوە ئەو ئاوە ئەی خۆیتەوە و علمیەن دەرکەوتووە کە ئەمە زۆر باشە بۆ یادگەر مرۆڤ و زۆربەی چای گیاییەکان بەسوودن چایکی کەتان پێ ئەڵێم لەمە و دوا دنیا بەرەو سەرما ئەڕوایتر یعنی ئەوە مانگێکی کە دوومانگیکە حتا بەرەو سەرما بڕۆین سوودی زیاترە و ئەمە زۆر ئیسفادەی هەیە ئەویش چێکی تۆزێ دارچینی طبعاً زۆر کەم بەڕێزان تۆزێ دارچینی تۆزێ زەنجەبیل ئەویش هەر زۆر کەم تۆزێ زەردەچەوە یەک تۆز
ڕەشکەی بڵێم بیبەری ڕەش نەک ڕەشکە ببوو بیبەری ڕەش یعنی دارچینی زەنجەبیل زەردەچەوە بیبەری ڕەش بەڵام بە هەموویەوە بە هەر چوارەکەوە ناکاتە نیو کەوچک چای زۆر کەم قەینا دارچینەکەی زۆر بێ زەردەچەوە گەشی تا ڕادێ زۆر بێ کێشە نییە بەڵام بیبەرە ڕەشەکە با کەم بێ زەنجەبیلەکەش کەم بێ ئەو کاتە ئەتوانی بیخۆیتەوە نەک ئەتوانی بیخۆیتەوە بڕۆ تاقیکەرەوە ڕەنگێکی جوانی هەیە کاموبوونێکی جوانی هەیە زۆریش خۆشە هیچ عیبێکی نییە ئەتوانی کەوچکێک هەموێنی تێکی ئەم چایە بۆ وەرزی سەرما بۆ تەندروستی ئینسان زۆر زۆر باشە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە زۆر زۆر باشە بۆ زاکیرە و مێشکی ئینسان پێم وایە ئەمەی کەوتومە شتێکی ئاسانە کەواتە میوە و شکراوەکان مەسەلەن مێوژ قەیسی ئەگەر ئەمانە زیادکەی خورما ئەمانە زیادکەی بەڵام لەو لاوە شەکر و ئارد هەر شتێک شەکر و ئاردیتیایە لە ئەنواعینان و سەمون و شیرینی و ئەمانە ئەمە کەمکەیتەوە ئەمە بۆ نەک ئێستت ڕۆژ بە ڕۆژ ژیانی تۆ بەرەو باش بوون ئەڕۆ و من قەنەعەتیشم وایە بێم شتانە وەکو عادەتی لێ بکەیت یعنی وەکو عادەتی لێ بکەیت بۆ نمونە من کردومە بە عادەت هەموو ڕۆژەکەمێک ناوکە کولەکەەوە یعنی ئەتوانی هەموو ڕۆژی تۆزێک گوێز ئەتوانی هەموو ڕۆژێ دووسێ دنگ بادام بخۆی بیکەی بە عادەت باشترە و میوە و شکراوەکانی زۆر زۆر باشن ئیتر هەر لە کشمیش و لە مێوژ و لە قەیسی و شکرا و لە هەڵوژەی و شکرا و زۆرێک توی و شکرا و ئەمانە بەڵام ئەوەش نابوا بزانی باشە بڕۆی زۆری لێ بخۆی من هەرگیز لەگەڵ ئەوانی بیکەی بە عادەتێک لە ژیانتە ئەمانە زیادکەی وە شتێکی کە کە ئەتوانی زیادێکی بۆ ژیانی خۆت زۆر زۆر ئیسفادەی بەیەکی تۆوەکان تۆی ڕازیانەیە تۆی کەتانە تۆی شادانەیە تۆی ڕەشکەیە تۆی کونجیە ئەمانە زۆربیان ئۆمێگا-3یەکی تەبیعی زۆر باشیان تایە کە مێشکی ئێمە و زیرەکی ئێمە لەسەر ئەوە بەنە بەڵام وەکوتم هەموو شتێک تۆ ئەبێ بزانی ڕێژەکەمەکەی بە بەردەوامی سوودی هەیە نەک دانیشی بە دڵی خۆ زۆر زۆری لێ بخۆی بڵێ باش